عزیزانی من والله وبالله وتالله من لە تەجروبەی ژیانی خۆمەوە زانیومە، هەڵبەت ئێوەش هەمووتان زانیوتانە هەرێکە بە میقدارێ. کاتێک بەڕاستی بۆ خوا ئەسوڵحەی یەک هەفتە تەجروبەی کە یەک هەفتە بەس بۆ خوا بسوڵحە، بزانە چۆن چاوت قەدەری خوا ئەبینە، چۆن ئەزانی خوای پەروەردگار چۆن ئەم ئیشانەت هەموو بۆ هەڵەسوڕێنێ. یەک هەفتە دڵت پاکەرەوە، یەک هەفتە تەجروبەشی کەن عەزیزانی من. یەک هەفتە بڕیار بدە توخنی ڕێیا نەکەوی، هەنجە بزانە نەتیجەکەی چۆن ئەبینیت. چاوت لەو سەگۆڕە نەبێ بەرامبەر بە ئەهلی ئیسلامەیکەنەوە بە درێژایی تاریخ وا بوو. چاوت لەوە نەبێ ئەو هەموو خەڵکە دەمی بەرامبەر بە ئیسلام کردوتەوە، شەرق و غەرب هەمووی لە ئەهلی ئیسلامەدا. ئەمە قۆناغێکی ئەم ئومەتەیە و ئەی بڕین بە حەول و قووەتی خوا. بەڵام بنیاد پاکیمانەی بڕین، بە ساڵحبوونمانەی بڕین، بە ساڵحبوونەکەشمانە بین بە ئەداتی قەدەری خوا کە سەرکەوتنەکە شایانی سەرکەوتنەکە ئەبین و پێمانە بەخشێت.